بالسرسرة مواطنين وما بيكون فاجور ما حتى في داري جمري حتى في داري السر سري مواطنة ڕۆژی دووشەمە 6 شوباتی 2023 لەژێر ڕێنمایی بەڕێز مەسرور بارزانی سەرۆکی حکوومەت هێرێمی کوردستان و سەرۆکی دەستەی دامەزرێنەری دەستگای خێرخوازی بارزانی تیمەکانی ڕزگارکردنی دامەزراوەکە و کاروانەکانی فریاگوزاری بەرەو تورکیا بەڕێکەوتن بۆ یارمەتیدانی زیان لێکەوتوانی بوومەلەرزە لە وڵاتە. دوای بوومەلەرزەکەی تورکیا و سووریا تیمێکی ڕاهێنراوی دەستگای خێرخوازی بارزانی لە بوارەکانی کاردانەوە فریاگوزاریدا کە بە هەموو پێداویستە پزیشکەکان تیارکرابوون گەیشتنە تورکیا بۆ هاوکاریکردنی زیان لێکەوتوانی بوومەلەرزە. کاروانی یەکەم پێکات بوو لە 15 ئۆتۆمبیل و 50 کارمەندی فریاگوزاری. لەو بارەوە موسا ئەحمەد سەرۆکی دەستگای خێرخوازی بارزانی دەڵێت ڕۆژانە هاوکاریەکانمان بۆ باکوور و ڕۆژاوای کوردستان ڕەوانە دەکرێن و لەوێ بەسەر خەڵکدا دابش دەکرێن، بۆیە بەردەوامین لە دیاریبەکر و ئافرین و ئادیەمان و مەڕەش و کارەکانی ئافرین و ئادیەمانیشمان جیاوازی هەیە. هەروەها لا مەڕەش و ئادیەمان خواردنی گەرمیان بۆ ئامادە دەکرێت و سەبەتەی خۆراکیان پێ دەدەین لا گوندەکان و چادریشیان بۆ دابین دەکەین. لە ئادیەمانیش کەمپێک دروست دەکەین و ئەم هەفتەیە خەڵکی تێدا نیشتەجێ دەکرێت کە هەموو پێداویستێکی تێدایە لە خۆراک تا پێداویستی پزیشکی. ئەحمەد وتیشی بۆ ئافرینیش بەردەوامین و ڕۆژی 24 دوای 2023 510 خێزان خواردن و بەتانی و چادر و پێداویستی دیکەیان بۆ دابین کراوە و ڕۆژانش ئەو پرۆسەیە بەردەوامی هەیە. ناوبراو ڕوونشی کردەوە هۆکاری کەمترچوونی هاوکاری بۆ ڕۆژاوای کوردستان ئەوەیە کە ترانزێتەوە وەکو ئەوە وایە بچیتە دوو وڵات تا هاوکاریەکان دەگەنە ئەوێ، بەڵام زیانی باکوور زۆر لەوەی ڕۆژئاوا زیاترە چونکە دانیشتوانی ڕۆژئاوای کوردستان نابنە 500 بۆ 600 هزار کەس لە ناوچەی ئەفرین و دەوروبەری، بەڵام ئەوەی باکووری کوردستان 13 ملیۆن و 500 هزار کەس دەبن کە زیانیان بەرکەوتۆ و سنوورەکەیان زۆر فراوانترە. وتیشی ئێستا وەکو دەستگای خێرخوازی بارزانی لە ڕۆژاوای کوردستان لە ئەفرین ئۆفیسمان هەیە و کاری خۆمان دەکەین و هاوکاری پێشکەشی خەڵک دەکەین. ناوبراوتیشی هاوکاریەکانیان بۆ باکوور و ڕۆژاوای کوردستان بەردەوامن و لە باکووری کوردستانیش کەم پێکیان دروست کردو و تەواو بووە کە ئەم هەفتەیە خەڵک تێدا نیشتەجێ دەکرێت و هەموو پێداویستێکیشیان بۆ دابین دەکرێت. هەڵمەتی فریاگوزاریەکانی دەستگای خێرخوازی بارزانی بۆ لەقەومانی کارەساتی ئاردەهەژێنی تورکیا بەردەوام و ژمارەی قوربانیانی ئەو کارەساتەش لە خەڵکشاندایە. بەپێی سەرچاوە فەرمیەکانی تورکیا ژمارەی گیان لە دەستدان بەهۆی بوومەلەرزەکەەوە گەیشتۆتە 44218 کەس. لە ناوچەکانی باکوور و ڕۆژاوای کوردستانیش 25,000 کەس گیانیان لەدەستدا و هەزاران کەسی دیکەش بریندار بوون، وێڕای بێسەر و شوێنبوونی ژمارەیەکی زۆری دیکەی هاوڵاتیانی ناوچەکە. سلامت هیجانه که دیجی بو همیا چاوه و ماچی تیار همی خلقی عفرینه بهمی پیک خاطی هر بجی سروق مسعود هر بجی کاوه اویشت بدید